بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش و تەندروست بێت بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێی چاویگەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەمڕۆماندا باز لە ڕۆژی جیهانی دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیە گشتیەکان دەکەین. هەڵبەت سێکتەری تەندروستی و کەرتی تەندروستی لەسەر ئاستی وڵاتانی جیهانی لەسەر ئاستی نێودەوڵەتی گرنگێکی زۆری پێدەدرێت. تەنانەت هەندێک لە وڵاتان یان بەشێکی زۆر لە وڵاتان بەتایبەت وڵاتانی ئەوروپا و وڵاتانی ئەمریکا هێندە گرنگی بە کەرتی تەندروستی دەدەن لە پلەی یەکەمدایە، لە دوای کەرتی تەندروستی گرنگی بە پەروەردە دەدەن. لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە گرنگێکی زۆر بە سێکتەری تەندروستی دراوە، بودجەیەکی زۆری بۆ تەرخان کراوە. بەڵام ئایا لەگەڵ ئەوەی کا بودجەیەکی زۆری بۆ تەرخان کراوە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان لە چه ئاستێکدا؟ ئایا لە ئاستی پێداویستی و لە ئاستی تمۆحی هاوڵاتیاندایە یاخودە؟ ئەگەر لە ئاستی پێداویستی هاوڵاتیاندایە بۆچی هاوڵاتیان ڕوو دەکەنە نەخۆشخانە تایبەتەکان لەگەڵ ئەوەی کە نرخی نەخۆشخانە تایبەتەکان زۆر بەرزە یا هێندە بەرزە بە دووقات بە سێقات لە نەخۆشخانە حکومیەکان نەخۆشخانە گشتیەکان زۆر بەرزترە. هۆکار ئێمە بۆچی دەگەڕێتەوە کە هاوڵاتیان لەگەڵ ئەوەی کە نرخەکان بەرزە ڕوو دەکەن نەخۆشخانە تایبەتەکان ئایا ئەگەڕێتەوە بۆ ئەو خزمەتگوزاریانەی تر جگە لە نرخەکان یاخود ئەوە تا هۆکاری تری هەیە؟ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی پێویستە چی بکات بۆی کە گرنگێکی زیاتر با سێکتەری تەندروستی بدات لە هەرێمی کوردستاندا، نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو حکوومەتی عێراقیش بۆ پێی کە دەرمان و پێداویستیە پزیشکیەکانی هەموو عێراق هەموو پارێزگاکانی عێراق دەبێت لە لایەن حکوومەتی عێراقیەوە دابین بکرێت. ئەمە بابەتی سەرەکی ئەمڕۆمان دەبێت گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتیەکانی تەندروستی بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بزانین چۆن و لە چه ئاستێکدایە. لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر چالاک قادر کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕشن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە. دکتۆر چالاک بەیانیت باش و بەخێراتی. بەیانیت باش، زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر سەرەتای بەرنامەکە بە هەندێک گرافیک و ئامار و زانیاری لەسەر بابەتەکە و لەسەر ڕۆژەکە دەخێنە ڕوو، دواتر دەست با گفتوگۆکانمان دەکەین. ڕۆژی جیهانی دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیە گشتیەکان کە دەڵێن خزمەتگوزاری تەندروستی گشتی بزانین چییە، چی دەگرێتەوە؟ تەندروستیەکی باش دەگرێتەوە. چۆن تەندروستێکی باش دەگرێتەوە؟ لە ڕێگەی دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان لە هەموو دۆخێکدا، بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی، دابینکردنی پزیشک و کارمەندی تەندروستی پێویست، دابینکردنی دەرمانی پێویست. دەچینە گرافیکی دواتر. کێ پارەی ئەم پێداویستیانە دابین دەکات؟ سیاست و سیستەمێکی تەندروستی گونجاو لەلایەن حکوومەتەوە پەیڕەو دەکرێت بۆ دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ کەس و خێزان و کۆمەڵگا. بابچینە گرافیکی دواتر. هۆشیاری تەندروستی گشتی و خۆپارێزی و لەلایەکی ترەوە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی لە کاتی ڕووداوە سروشتی و مرۆییەکاندا. دکتۆر چالاک هەرێک لەم خزمەتگوزاریانەی کاماژەمان پێدا لە دابینکردنی پزیشک و کارمەندی پێویست و دەرمان و تەنانەت بڵاوکردنەوەی ئاستی هۆشیاری یاخۆ بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی لە نێو هاوڵاتیاندا. ئەمانە هەرێک لەم خزمەتگوزاریانە تا چەند لە کەرتی تەندروستی هەرێمی کوردستاندا بوونی هەیە وەکو پێویست؟ بەڵێ، زۆر سپاس. دیارە تەوەرەکەتان تەوەرێکی گرنگە بەڕاستی لە ڕۆژی جیهانی تەندروستیە. ئێمە سەرەتامانەوێت ئەوە بڵێن کە هەموو هاوڵاتیەک مافی خۆیەتی لە هەر شوێنێک بێ خزمەتگوزاری تەواوی تەندروستی پێشکەش بکرێت. خزمەتگوزاری تەندروستیش کۆمەڵە لایەن ئەگرێتەوەکو بەڕێستان باستان کرد کە دابینکردنی نەخۆشخانەیە سەرەتا، دوایەوە دابینکردنی کارمەند و پزیشکە، دوای ئەوە پێداویستی پزیشکەکان ئەگرێتەوە کە لە دەرمان و ئامێری پزیشکیە. ئەتوانین بڵێن ئەوەی گرنگە بۆ دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بوونی سیستەمێکی گونجاوی تەندروستیە. بەڵام بەداخەوە بەڕاستی لە وڵاتی ئێمە سیستەمی تەندروستی تا ئێستا سیستەمێکی تەندروستی دیاریکراومان نییە. ئەوەی هەیە لە وڵاتی ئێمە سیستەمەکە تێکەڵەیەکە لە کەرتی گشتی و تایبەت. لە ڕاستیە ساڵانێکی زۆرە ئێمە وەکو پزیشکان وەکو
بەڕێوەبەری نەخۆشخانەکانەوەی لە کەرتی تەندروستی کارەکەن داواکەین کە سیستەمێکی گونجاو بۆ سیستەمی تەندروستی دابنرێ. سیستەمە گونجاوەکە بە چۆن بە دکتۆر؟ لە ڕاستیە پێویستە سیستەمی تەندروستی خۆتانزان لە هەموو وڵاتان کەرتی تایبەت جیایە لە کەرتی گشتی. پێویستە ئەم دوو کەرتە لە یەکتر جیا بکرێتەوە. بەڕاستی ناکرێت یعنی تۆ کارمەند و پزیشکەکان کە لە کەرتی گشتی کارەکەن لە هەمان کاتا لە کەرتی تایبەتیش کار بکەن. هۆکاری سەرەکی ئەوەیە کە خزمەتگوزاری تەندروستی لە کەرتی گشتیە ئێستا باش نییە، ئەوەیە کە کەرتی گشتی و کەرتی تایبەت تێکەڵە. زۆر جار ئێمە گلەی ئەوە ئاکرێت کە کارمەند و پزیشکان زۆر لە کارمەند و پزیشکەکان بەهۆی هەر بارودۆخێکەوە بێ کە موچیان باش نیە موچە دواکەوێ لە بەیانیانە کە دەوامی فەرمیە لە نەخۆشخانە ئەهلیەکان کارەکەن. بەڕاستی ئەمە شۆکارەکەی ئەوەیە کە بێ ئەم دوو سیستەمە جیا بکرێتەوە. لە زۆر وڵاتان ئەتوانین بڵێن ئێمە بە هەڵە لە کەرتی تایبەت تێگەشتوین. لە زۆر وڵاتانی ئەوروپا هەیە کەرتی تایبەت هەر نییە لە تەندروستیە. ئەمە وڵاتە ئەسکەندە نافیەکان هەمووی کەرتی گشتیە، هەموو پزیشک و کارمەندان لە کەرتی گشتیا کارەکەن، کەرتی تایبەتیان نییە. دکتۆر هەوڵێک هەبوو بۆ ڕێخستنەوەی کەرتی تەندروستی و نەخۆشخانە تایبەتەکان و تەنانەت دیاریکردنی نرخەکانیش. ئەم هەوڵە گەیشت بەکوێ؟ لە ڕاستیە وەکو باسم کرد ئێمە چەند جارێک لوتکەی تەندروستی کراوە لە لایەن وەزارەتی تەندروستیەوە، هەمومان بەشداریمان کردووە، هەمووشمان ڕێگاکان نەزانین کە جیاکردنەوەی کەرتی دانانی سیستەمی گونجاوی تەندروستی یان بیمەی تەندروستی ئەتوانێت خزمەتی زیاتر بە وڵاتیان پێشکەشکرا، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەمە نەکراوە. ئەوەی پێویستە بکرێت سەرەتا بێ سیستەمەکە ڕێک بخرێتەوە، یان ئەتوانین بیمەی تەندروستی دابنرێ. ئەو بیمەی تەندروستی دکتۆرەگەر دابنرێت چه سوودێکی ئەبێت، چ گرنگێکی هەیە، چ بۆ هاوڵاتیان چ بۆ لانی پەیوەندیدار خۆشی چ گرنگێکی هەیە؟ کەرتی تەندروستی پێویستی بە بودجەیەکی زۆرە. ئەوەی بەڕێستان باستان کرد بەداخەوە لە هەرێمی کوردستان لای خۆمەتوانم بڵێم لە عێراقیش ئەو میزانەی دانرێ بۆ کەرتی تەندروستی زۆر کەمە. زۆر کەمە بەراورد بە سێکتەرەکانی تر؟ بە سێکتەرەکانی تر لە زۆربەی سێکتەرەکانی تر کەمترە. ئێمە بنمونە چ سێکتەرێک لە وڵاتی ئێمە گرنگی زیاتر خۆتانزان لەم وڵاتە شەرقیانە کە ئێمەش بەشێکی لە وڵاتانی خۆراڵاتی ناوەڕاست زیاترەوەی گرنگی پێدرێ، کەرتی سەربازیە، کەرتی تەنانەت ئەم وڵاتانەی چواردەوریشمان کەرتەکانی تر زۆر کەرتی تر هەیە. ئەتوانە بڵێم کەرتی تەندروستی خراوەتە دوای هەموو کەرتەکانی تر. لەبەرەوە لە وەکو بەڕێستان باستان کرد پێویستە کەرتی تەندروستی کەرتێک بێ کە لە پێشی هەموو کەرتەکانی تر بێت، چونکە تەندروستی هاوڵاتیان گرنگە. بەڕاستی تۆ تا تاکێکی تەندروست پەروەردە نەکەی ناتوانانی داهاتوویەکی باش بۆ وڵاتەکەت دروست بکەیت. لەبەرەوە لە زۆر وڵاتان یەکەم کەرتی تەندروستی گەورەترین میزانی بۆ دانرێ، دوای ئەوە کەرتی پەروەردێ. لەبەرەوە ئەبێت سەرەتا میزانەیەکی باش بۆ کەرتی تەندروستی دابین بکرێت، کەرتی تەندروستی گشتیش جیا بکرێتەوە لە کەرتی تایبەت. بەداخەوە ئێستا هەیە خۆتان نەزانن ئەم ماوەیە بە تایبەتی لە شاری سلێمانی و دەوروبەری پێشتر کەرتی گشتی کەرتێکی زۆر بەهێز بوو. ئێمە ئەگەر لە بیرتان بێ پێش 1-2 ساڵ لەمەوبەر نەخۆشخانەی تایبەتمانەوە زۆر نەبوو. ئێستا بەهۆی قەیرانەکانەوە کەمی موچە و کەمی دەرمان و کەمی پێداویستی پزیشکی ڕۆژانە نەخۆشخانەی تایبەت دروستەکرێت. ڕۆژانە ئێمە بینین کە نەخۆشخانەی تایبەت دروستەکرێت و بەڕاستی یاسایەکیش نییە بۆ ڕێخستنی ئەم نەخۆشخانە تایبەتانە. نییە. ئەبێ یاسایەکە بێ پزیشک و کارمەندێک کە لە کەرتی گشتی کارەکە بۆی نەبێت لە کەرتی تایبەت کار بکە. ئەو کاتە هەڵبژاردنەکە بدرێتە دەست پزیشکی خۆی لە کام کەرتا کار دەکات. وەکو باسم کرد گەر باسی جیاکردنەوەی سیستەمی تەندروستیەکرێت توانین ئەم سیستەمە بە شێوەیەک جیا بکەینەوە، پزیشک و کارمەند خۆی اختیار بکات لە کەرتی گشتی کارەکەیان لە کەرتی تایبەت کارەکات. چکە تۆ لە کەرتی گەشتی کە موچەوەرەگری نابکرێ بەیانیان تۆ لە کەرتی تایبەت کار بکەیت. ئێمە بەداخەوە زۆرمان هەیە، زۆر نمونەمان هەیە کە زۆر لە پزیشک و کارمەندان کە لە کەرتی گشتی کارەکەن هەر لە دەوامی بەیانیانەوە کە دەوامی فەرمیە لە سەعات 8 تا سەعات 1
زۆر هەیە لە کەرتی تایبەت کارەکە. سپۆڕیەک هەیە دکتۆر کە نەتوانرێت ئەو اختیارە بدرێتە دەستخۆی کە لە کەرتی تایبەتە کار بکات یاخود گشتی ئیجبار بێت کە لە کەرتی گشتیە لەبەرەوەی کە بەهۆی کەمی سپۆڕێکە یان شتێک لەو بابەتە؟ نەخێر ئێمە لە کەرتی گشتیە پێشتر لە سلێمانی بە تایبەتی ئەتوانم بڵێم لە سەرتاسەری عێراق یەکێک بوو باشترین بوویان لە کەرتە تەندروستیەکان. بەڵام فترەیەکە بەهۆی قەیرانی بودجە و میزانیە و موچە ئەوانەوە وای هاتۆ کەرتی گشتی خەریکە پەکیەکەوێ. وەکو پێم وتی هەڵە تێگەشتنێکە لە کەرتی تایبەت ناکرێ هەموو شتێک بکرێ بە کەرتی تایبەت بە تایبەتی کەرتی تەندروستی. ئەتوانرێ یەکەم شت سیستەمەکە جیا بکرێتەوە پزیشک و کارمەند خۆی دیاری بکرێتەوە کەرتی گشتی دەوێیان کەرتی تەندروست تایبەتە دەوێت. ئەگەر کەرتی گشتی دەوێت ئەبێ لە کەرتی گشتی کار بکەیت موچەی خۆت هەیە دوای ئەوە خانەنشی نەبی. ئەگەر کەرتی تایبەت کارەکە دەتوانێت لە کەرتی تایبەت کار بکەیت بەڵام حکوومەت وەزارەی تەندروستی موچە بۆ تۆ دابین ناکە ئەبێ لە کەرتی تایبەت موچە وەرگری. بەڵام ئەبێ سیستەمەکەوا ڕێک بخرێکە پزیشک و کارمەندانی لە کەرتی تایبەت کارەکەن هەموو مافێکیانە بێوکوانەی کەرتی گشتی لە ڕووی خانەنشینی و لە ڕووی موچەوانە. کەواتە لێرەدا دەتوانین بڵێن کەرتی تایبەت هاوکارێکی باشی کەرتی تەندروستی گشتی نەبە بەڵکو بارگرانیە بەسەر کەرتی تەندروستی گشتیەوە؟ بەڵێ لە ئێستا بەداخەوە ئەوەی کەرتی تایبەت دەبە بەڕێوە هەموو کاربەند و پزیشکانی کەرتی گشتیە کە ئەمە لە هیچ وڵاتێک نییە. لەبەرەوە ئەوەنە قورسیش نییە بەڕاستی جاکردنەوە کە وەکو باسم کرد ئێمە ئەتوانین سەیری سیستەمی تەندروستی وڵاتە نزیکەکانی خۆمان بکەینەوە. ئێرانە پێویستمان بەوە نییە سیستەمێکی تەندروستی سویدی بێنین وەکو لە کەرتی پەروەردەیە کراکە. ئێمە تۆ بینات نەبێت چۆن دەتوانانی سیستەمێکی سویدیان ئەوروپی لێرە بگونجێنیت لەگەڵ ئەم سیستەمی هەیە لای خۆمان. لە وڵاتی ئێران لە وڵاتی تورکیا بیمەی تەندروستی هەیە. هەموو هاوڵاتیەک مانگانە بڕەپارەیەکی لێوەرەگیرێت وەکو بیمەی تەندروستی زەمانی تەندروستی کە ئەو بیمە تەندروستیەدا لە نەخۆشخانە حکوومیەکان نەخۆشخانە گشتەکان هەر شتێکی پێویست بێ نەشتەرگەری بێ هەر حاڵەتی کتوپڕ بێ هەر جۆرە نەشتەرگەریک پێویست بێ دابی نەکرێن لە نەخۆشخانەکان پێویستی بەوە نابێ بڕاتە کەرتی تایبەت. جێبەجێکردنی ئەم بیمەی تەندروستی یاخود ئەم سیستەمی تەندروستیە دکتۆر هێندە قورسەکە تا ئێستا نەمانتوانیوە جێبەجێکردنیان بەداخەوە زۆر شتێ لە وڵاتیەمەوە نەقورس نییە هەمومان چارەسەرەکان نەزانین بەڵام کە ناکرێ نازانم هۆکارەکە چێ بەڕاستی منیش نازانم. پێشتر ئەم یاسایان هەمووی تەقدیمی پەرلەمان کراوە یاسای بیمەی تەندروستی و مافی نەخۆش و مافی پزیشک و کارمەندان و ئەمانە هەمووی لە پەرلەمان تەقدیم کراوە داوا کراوە بکرێتە یاسا بەڵام تا ئێستا هیچی بۆ نەکراوە. هۆکارەکەی بەڕاستی من نازانمەوە توان لە حکوومەت بپرسێت بۆ ئەمانە جێبەجێ ناکات چونکە ئەوەی ئێستا هەیە وەکو باسم کرد ئەمە بە هەدەردانێکی زۆری میزانەی حکوومەتە تۆ موچەیەکی زۆرە دەی بە کارمەند و پزیشکان بەڵام ئەم کارمەند و پزیشکانە لە کەرتی تایبەتە کارەکەن. خۆی کەرتی تایبەت دەبێ خۆی موچەی بۆ دابین کە خۆی پێداویستەکانی بۆ دابین کە خۆی لەسەر ئەوان پێویستە بەڵام تۆ کە کارمەند و پزیشکی تۆ چێتە کەرتی تایبەت بێگومان کەرتە گشتەکان پەکیانەکەوێ. درستە باشە. دکتۆر یەکێک لە خزمەتگوزاریەکان کە لە گرافیەکەشە هەبوو بەڕێزیشتان ئاماژەتان پێدا دابینکردنی دەرمانە کە ئێمە لە هەرێمی کوردستان هەتا ئێستاش زیاتر پشت بە دەرمانی هاوردە دەبەستین لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان. ئێمە چ لە ڕووی دەرمانەوە چ لە ڕووی پێداویستیە پزیشکەکانەوە بەرەمهێنانمان لە هەرێمی کوردستانە چۆنە لە چه ئاستێکدایە؟ ئێمە بە خۆشحاڵیەوە لەم چەند ساڵانەی پێشوو دوو کۆمپانیای دروستکردنی دەرمان دروستکرا یەکێکیان لە سلێمانی کە کۆمپانیای پایۆنێرە یەکێکیشان لە هەولێرە کۆمپانیای دەرمانی ئاوامێدیکە. دروستکردنی کۆمپانیای دەرمانیان دروستکردنی لە ناوخۆ زۆر گرنگە بەڕاستی ئەبێ هەوڵ بدرێ ئەو دەرمانانە زیاتر لە ناوخۆیان دروست بکرێت چونکە ئێستا ئەوەی هەیە کۆمەڵێک دەرمانی بێکوالیتی و دێتە ناو هەرێمی کوردستان و هەموو عێراقەوە کە بەڕاستی نازانی ئەم دەرمانانە بە کارەکەیان بەکارێت چونکە لەم وڵاتانەوە تەنانەت لە تورکیا و ئێرانەوە زۆر دەرمان هەیە کە
خۆیان بەکاری نایەنن هاوردەی وڵاتی ئێمە هاکرێ یعنی بۆ بە بازرگانیەکی گەورە لەبەرەوە ئەمەش ئەبێ ڕێکخرێتەوە ئێمە کاڵی سیستەمی تەندروستی ڕێکخرێتەوە بێ هەمووی ڕێک بخرێتەوە کۆمپانیایەکی توانێت بەرهێنانی ئەو کۆمپانیانی ناوخۆی هەرێمی کوردستان لە بەرهێنانی دەرمان و پێداویستی پزیشکی لە چه ئاستێکدایە تواناکەیان باشە ینی ئاستی بەرهێنانیان زۆر یاخود کەمە لە ئاستی پێداویستیەکان نەخێرەتوانم بڵێم ئێستا لە سەرەتایە چونکە هەموو جۆرە دەرمانێک دابین ناکەن ئەمان لەم ساڵانەی دواییە تۆزێ پەرەپێدانی کرا لەو دوو کۆمپانیا کە هەندێک دەرمانی تر بەرهەم بهێنن بەڵام ئێستاش ئەم دوو کۆمپانیایە ناتوانێت دەرمان دابین بکە بۆ پێداویستیەکان نەخۆشخانەکان پڕ بکاتەوە لەبەرەوە ئێستاش دەرمان لە هەموو شوێنێکەوەیێت بۆ ئێرە وەکو پێم وتی بەبێ ئەوەی کوالیتی هەبێت هەندێک لە دەرمانەکان بە کوالیتی کۆنتترۆڵ ڕوا بەڵام زۆر دەرمانی تر هەیە بە قاچاق لە سنوورەکانەوە کە تا ئێستا ڕێگەی لێ نەگیراوە لەبەرەوە چارەسەر بۆ ئەمە پێشتری زۆر باسکراوە وەزارەتی تەندروستی باسی کردووە لە پەرلەمان باسکراوە کە پێویستە کۆمپانیایەکی نیشتیمانی دابینکردنی دەرمان هەبێ نابێ هەر کەسێک ئێستا کۆمپانیەکان زۆربەی نە پزیشکە نە پزیشکی دەرمانسازە بازرگانێک کە دەرمان نەهێنێ دەرمانە هێنە لە هەموو وڵاتێکەوە بە پێوەی ئەم دەرمانە زۆر جار مەزدارەکەی نازانی چیە دکتۆر نرخی دەرمانەکان ئەو دەرمانانی کە لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێت نرخەکەی چۆنە ئایا نرخەکەی بەرزتر نییە بە بەراورد بەو دەرمانانی کە لە دەرەوە هێنرێت ئەمە هۆکارێک بێ بۆی کە زیاتر دەرمان هاوردە بکرێت و کەمتر پشت بە دەرمانی ناوخۆ نرخەکەی بەرزتر نییە توانم بڵێم هەندێک لەو دەرمانانە زۆر نرخەکەی کەمتریشە لەو دەرمانانی کە لە دەرەوە هاورداکرێ بەڵام زۆر جار کاڵێن ئەمە دەرمانێکی ئەوروپی ئەمە دەرمانێکینە نرخەکەی بەرزترە وا هەستەکەی کە باشتر بێ بەڵام ئەتوانم بڵێم بەداخەوە زۆر دەرمان هەیە کە لە زۆر وڵاتانەوە هێنرێ مەزدەرەکەی وڵاتانە نییە لە ڕووی کوالیتیەکەشەوە هەر بە هەماشەوە دکتۆر بەرهەمی ناوخۆی کوالیتەکەی باشترە لەگە بە بەراوردبوانی دەرەوە جیاوازەکە وەکو ئەتوانی بڵێن کە تۆ کۆمپانیایەک هەبێت لە ناوخۆ توانی زیاتر کۆنتترۆلی بکەیت ئەگەر کۆمپانیاکە ناوخۆی بێت توانی چاودێری بکەیت چاودێری دروستکردنی بکەیت کوالیتیەک کوالیتی دەرمانەکە بزانی بەڵام تۆ کە دەرمانێک لە سنوورەکانەوە بە قاچاغێت تێرە کۆنتترۆلکردنی زەحمەتە لەبەرەوە ئەمە چارەسەرێکی باشە کە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بدا بە کۆمپانیا ناوخۆیەکان وەکو هەموو شتەکانی تر ئێمە زۆر بەرهەمی ناوخۆیمان هەیە بەڵام گرنگی پێ نادرێت لەبەرەوە پێویستە گرنگی پێ بدرێت بۆی ئەو فەوزایی لە هێنانی دەرمان و دەرمانی بێکوالیتی هەیە بەڕاستی ئەمە لەلایەکۆ چارەسەریەکە بەڵام چارەسەرەکەی تر وەکو باسم کرد دروستکردنی کۆمپانیایەک یان دەستگایەکی دابینکردنی دەستگای نیشتیمانی دابینکردنی ئەگەر گرنگی پێ بدرێ دکتۆرەکە گرنگی پێ بدرێ لانی پەیوەندیدار حکوومەت گرنگێکی زیاتر بە پیشەسازی دەرمان و بەرهەمهێنانی دەرمانی ناوخۆی با پێتان وایە کە بتوانرێت پێداویستی ناوخۆ ئەگەر هەمووشی پڕ نکاتوانێت بەشێکی زۆری پڕکاتوانێت کەمتر پێویستمان بە هاور دەبێت بەڵێ ئەتوانرێت ئێمە پێشتر لە عێراق کۆمپانیای دروستکردنی دەرمانی سامەرا هەبوو کە پێشتر لە عێراقا بۆ دەرمانی هەموو عێراقی دابین کردو ئەم کۆمپانیانەش ئەگەر کۆمپانیای تریش گرنگی پێ بدرێتوان دەرمان دابینکەن دەرمانەکە چییە ئەو دەرمانانە ئەو جۆرانی تریش دابینەکەن کە وەرەستان ئاماژەتان پێداکەن بەڵێ توانرێت جۆرەکانی تریش دابین بکرێت لە زۆربەی وڵاتان وایە لە ناوخۆیان کۆمپانیای خۆیان هەیە دەرمانی خۆیان بەکارێن لەبەرەوەی پێم وتی کۆنتترۆلکردنی ئەم کۆمپانیانە کە ناوخۆ بێ باشترە لە دەرمانی دەرەوە زۆر باش دکتۆرە چینە چەند گرافیکێکی تر هەندێک ئامار و زانیاری تر دەخینە ڕوو لەسەر بابەتەکە دواتر قسەی لەسەرەکە ئەگەر هاوکارانم ئامادە بن گرافیکەکانمان بنێ هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 12 ملیۆن هاوڵاتی سەردانی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان دەکەن لە 174 نەخۆشەکان ڕوو لە نەخۆشخانە حکومیەکان دەکەن ئەوبەتەوەی تری دەمێنێتەوە بۆ کردی تایبەتە دەچینە گرافیکی دواتر
خەرجی وەزارەتی تەندروستی لە ساڵی 2019 نزیکەی 803 ملیار دینار بووە. لە ساڵی 2021 ئامارەکە کەمێک کەمی کردووە بۆ نزیکەی 800 ملیار دینار. داهاتی ساڵانەی نزیکەی 23 ملیار دینارە. دەچینە گرافیکی دواتر. لە هەرێمی کوردستاندا 91 نەخۆشخانەی حکومیمان هەیە، 7662 ژمارەی پزیشکەکانە، قەرەوێڵەی نەخۆش 10028 قەرەوێڵە لە هەرێمی کوردستان لە نەخۆشخانە حکومیەکاندا بوونی هەیە، بنکەی تەندروستی 1028 بنکەی تەندروستی لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا بوونی هەیە، 438 ئۆتۆمبیلی فریاکەوتن هەیە، 60 نەخۆشخانەی تایبەت هەیە. دکتۆر چالاک، ئێمە کە 91 نەخۆشخانەی گشتیمان هەیە، بەڵام لە سەدا 74 هاوڵاتیان ڕوودەکەنە نەخۆشخانە حکومیەکان، واتە ئەوەی تری کە دەمێنێتەوە ڕوو لە نەخۆشخانە تایبەتەکان دەکەن. سەرەڕای ئەو خزمەتگوزاریانەی کە لە کەرتی گشتی و لە نەخۆشخانە گشتیەکانە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت، کەواتە بۆچی هاوڵاتیان ڕوو دەکەنە نەخۆشخانە تایبەتەکان؟ بەڵێ، نەخۆشخانەی گشتی ڕاست دەکەی کە 91 نەخۆشخانە هەیە، بەڵام ئەتوانم بڵێم ژمارەی نەخۆشخانەکان کەمە، بە تایبەتی لە دەرەوەی شار، لە ناوچەکانی دەرەوەی شارەکانی ئەمە نەخۆشخانەکان ژمارەیان کەمە، وە کێشەی کەمی پزیشک و کارمەند و ئامێری تەندروستیان هەیە. وەکو بەڕێستان باستان کرد، ژمارەی و پزیشکانە زۆر کەمە کە بتوانێت پێداویستی هەموو نەخۆشخانەکان پڕ بکاتەوە. هۆکارەکەی ئەوەیە کە لە کەرتی گشتی کە تۆ پێداویستیەکان دابین نەکرێت. سەرەتا وتم کە نەخۆشخانە بینایەکی جوانی نەبێت، بینایەکی ڕێک و پێک و پاک و خاوێنی نەبێت، هاوڵاتی خۆی حەزەکە بڕاتە کەرتی تایبەت. یان زۆر جار گرانی نرخەکەشی. بەڵێ، زۆر جار کەمی دەرمانە، زۆر جار نەبوونی ئامێری پزیشکیە. ئەم کەم کوڕیانەوە کاکە خزمەتگوزاری تەندروستی لە نەخۆشخانە حکومیەکان کەم بێتەوە، کە خۆتان نەزان ئێستا ئەم قەیرانەی کە بە تایبەتی لە سلێمانی و ئەو ناوچانەی سلێمانی دروست بووە، کە پێشتر سلێمانی وەکو باسم کرد پێشەنگ بوو لە کەرتی تەندروستی. بەڵام ئەمەوە کە هاوڵاتی ڕوو لە کەرتە تایبەتەکان بکە. کەرتی گشتی خەریکە وردە بۆی نەبوونی دەرمان و میزانی پێویستەوە بەرەو لاوازبوو نەڕواتوانم لە هەندێک کەرتەکانە بە تایبەتی وای لێ هاتووە کەرتی گشتی بەرەو نەمان بڕوا. بەڕاستی کە ئەمە مەترسێکی گەورەیە، پێویستە حکوومەت یاریمی کوردستان و وەزارەت تەندروستی چارەسەری بکە. لە لایەکی ترەوە کردنەوەی نەخۆشخانەی ئەهلی پێویستە یاسا و مۆڵەتی تایبەتی خۆی هەبێ. ناکرێ هەر کەسێک وە بەرهێنێک پارچەیە زەوی وەربگرێت، بەڵێ سەرمایەدار وەربگرێ و نەخۆشخانە دروستکە. پێویستە ئەمانە ڕێک بکرێتەوە. دکتۆر، ئەو مۆڵەت پێدانا یاخود کردنەوەی نەخۆشخانێکی تایبەت لەسەر چ بنەمایەکە، لەسەر چ پێوەرێکە؟ پێوەرەکان چین بۆەوەی کە کەسێک سەرمایەدارێکی قۆر ئەوەی کە بەڕێز دوتە وە بەرهێنێک بێوێ نەخۆشخانێکی تایبەت کاتۆ لەسەر چ بنەمایەکە؟ بەڕاستی ئەتوانم بڵێم یاسا هەیە، بەڵام ئەم یاسایانە بەداخەوە جێبەجێ ناکرێ، وەکو هەموو بوارەکانی تر، نەک لە کەرتی تەندروستی. ئێمە وڵاتی ئێمە کێشەیە ئەوەیە کە یاسامان هەیە، یاسای زۆر باشمان هەیە، بەڵام ئەم یاسایانە جێبەجێ ناکرێ. یاسای کردنەوەی نەخۆشخانە تایبەتەکانە بێ ڕێک بخرێتەوە، ئەبێ وا بکرێ نەخۆشخانەش وەکو ئەتوانم بڵێم کەرتی تایبەت وەکو چۆن و تێلەگەکرێتەوە. نەخۆشخانەکان بە پێەوە جیاوازە. نەخۆشخانەیە 5 ئەستێرەیە، 4 ئەستێرەیە و 3 ئەستێرەیە لە هەموو وڵاتان وایە بۆ شێوەیەکی بۆ کراوە. بەڵێ، بەڵام پێویستە یاسا هەبێ ئەمانە ڕێک بخرێتەوە. ناکرێ نەخۆشخانەی ئەهلی دروستکرێ بەرامبەر نەخۆشخانەی گشتی. ئێمە ئێستاوەی بینین بەرامبەر نەخۆشخانە گشتی حکومیەکان هەر لە تەنیش نەخۆشخانە حکومیەکانەوە نەخۆشخانەی ئەهلی دروست دەکرێت، کە ئەمەش گونجاو نییە بەڕاستی. ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی تۆ نەخۆش لەو نەخۆشخانەیەوە کە بۆی کەمی دەرمانەیان کە زۆربەی پزیشکەکان ئێمە ئێستا کێشەی ئەومانەیە لە سلێمانی بەڕاستی لە نزیک نەخۆشخانەکان نەخۆشخانەی ئەهلی دروست کراوە، پزیشک و کارمەندەکانی تۆ لەوێ دەوامەکەن، لەبەرەوە یاسا نییە ڕێگری بکە لەمە.
بەو شێوەیەش ئەتوانن نەخۆشەکان بنێرن بۆ ئەوێ مەبەستەکە ئەوەیە. هەر ئەم قسەیە دکتۆر زۆرجار کە ئەڵێن نەخۆشخانە حکومیەکان دەبێتە هۆکارێکیان دەبێتە ڕێگەیەک بۆ دەوڵەمەندکردنی کەرتی تایبەت و نەخۆشخانە تایبەتەکان. دروستە؟ پزیشکە کاتێکە نەخۆشێکی دەبینێ ئیتر بەڕاستە و خۆبیا بە ناڕاستەوخۆ ئاگادارێک کاتوانێت کە دواتر بچێ بۆ نەخۆشخانە تایبەتەکە لەوێ چارەسەر. بەڵێ وەکو باسم کرد ئەگەر یاسایەکە بێ هەر لەکردنەوەی نەخۆشخانە ئەگەر یاساکە بێ ناتوانێت ئەگەر یاسا هەبێ کارمەند و پزیشکی حکومی ئیجبار بکە کە تۆ بۆ نییە لە کەرتی تایبەت کار بکەیت ئەو کاتە نەخۆشیش ناچێتەوە نەخۆشخانانە تۆ کێشەی کەمی کارمەند و پزیشکن نابێ. ئێمە پێشتر بەداخەواڵم پێشتر ئێمە لە تا 2014 لە سلێمانی ئێمە نەخۆشخانەی ئەهلیمان زۆر کەم بوو. هیچ نەخۆشخانەیەکی ئەهلیمان نەبوو، یعنی هاوڵاتیانی شەمووی لە نەخۆشخانە گشتەکان هەموو کارێکیان بۆ کرا. ئەو کاتە یاساکان جێبەجێکرا. من وەکو پزیشکێکە ئێمە پێشتر یاسا هەبوو کە لە نەخۆشخانە ئەهلەکان نابێت لە سەعات 8:30 بەیانیەوە نەشتەرگەری بکرێت. چکە تۆ پزیشکەکە حکومیەکەیە لەوێ نەشتەرگەریەکە پێویستە لە دوای دەوامی بەیانیان نەشتەرگەری دەست پێ بکە. بەڵام ئێستا بەداخەوە لە ساعات 8:30 هەمان پزیشک و کارمەندی حکومی لەوێ کارەکە. ئەمانە بێ ڕێک بخرێتەوە بێکردنەوەی نەخۆشخانەش بە هەموو کەسێک نەدرێ بەڕاستی و نەخۆشخانەی تایبەتێک دیاری کراوە دکتۆر بۆ بۆکردنەوەی هەندێک ڕێنمایی هەندێک ڕێکاری هەبێکە هەندێک ڕێنمایی هەیە ڕێنمایی باشە بەڵام جێبەجێ ناکرێ و هەندێک ڕێنمایی شەیەکەگەڕێنە بۆ یاساکەی کە ئاماژە بەڵێ هەندێک ڕێنمایی هەیە نەخۆشخانەی تایبەت کاکرێتەوە بێ ڕوبەری زەوێکە ئەوە نەبێ پێویستە ڕێنمایی تر هەبێ. ئێمە لە ناو شوێنە قەرەباڵغەکانە نەخۆشخانە نەکرێتەوە. ئێمە ئەوەی بینین لە سلێمانی لەسەر ڕێگا سەرەکیەکان کە ڕێگای هاتوچۆیە ڕێگای هاوڵاتیانە نەخۆشخانە کراوەتەوە بەبێ ئەوەی پارکی هەبێ بەبێ ئەوەی شوێنەکەی گونجاو بێ ئەم نەخۆشخانانە کراوەتەوە بەڕاستی کەمە قەرەباڵغێکی زۆر دروست کردو بۆ هاوڵاتیان و کێشەیەکی زۆری دروست کردو بۆ نەخۆشخانە حکومیەکانیش. وەکو باسم کرد پێویستە نەخۆشخانەی تایبەتیش شوێنی بۆ دیاریکرێ لیژنەیە کە سەردانی بکە لە فەرمانگی تەندروستیەوەیان لیژنە دروست کرێ سەردانی بکە کە بزان شوێنەکەی گونجاوە بزانە ئەو پێداویستیانەی کە هەیە دابینی کردووە. هەر لە ڕووی کارمەند و پزیشکیشەوە ئێمە کۆمەڵێکی زۆر کارمەندی تەندروستیمانەیە کە دانەمەزراوە. ئەکرێت تۆ حکوومەت یان وەزارەتی تەندروستی بڕیارێک دەربکات کە ئەو کارمەندانەی دانەمەزراون لەو نەخۆشخانانە کار بکەن. ئێمە کێشەی بێکاریمان هەیە بەڕاستی چەند ساڵێکە دامەزراندن وەستاوە لە وەزارەتی تەندروستی کۆمەڵێکی زۆر تەنانەت پزیشکمانەیە پزیشکی دەرمانساز و پزیشکی دان و کۆمەڵی کارمەندی تەندروستیمانەیە کە دانەمەزراوە ئەکرێت ئەمە ڕێک بخرێتەوە. ئەمە دکتۆر جگە لە خۆبەخشەکان زۆر جا قسەیەک ئەکرێت لەسەر خۆبەخشەکان لەگە کەرتی گشتی تەندروستی لە خۆبەخشەکان جیاکەیتەوە یا خۆبەخشەکانی لە جیاکەیتەوە لی داماڵی و کەرتی تەندروستی گشتی پەکیەکەوێت. من لەگەڵەوەیان نیم چونکە بەڕاستی وەکو باسم کرد ئەکرێ بڕیارێک دەربکرێت لە وەزارەتی تەندروستیەوە کە نەخۆشخانە ئەهلەکان لە ڕووی کارمەندی تەندروستیەوە بە تایبەتی ئەو کارمەندانە لەوێ کار بکەن کە دانەمەزراون کە لە حکوومەت موچەیان نییە. تۆ ئەگەرم بڕیارە کرا ئەو کاتە کارمەندە کارمەندی حکوومیەکە لە نەخۆشخانەکەی خۆی کارەکە ناچێتە نەخۆشخانەی تایبەت کێشەی خزمەتگوزاریت کەمە بێتەوە چکە یەکێک لە پێداویستیە سەرەکیەکان بوونی پەرستیاری پێویستە لە نەخۆشخانەکان. ئێمە کێشەی ئەومانەیە کە لە نەخۆشخانەکان زۆر جار هاوڵاتی گلەییەکە لە قاوشێکە 30-40 بێدمان هەیە 3 کارمەندی تەندروستی هەیە خەفەرە. تۆ گەرەم کارمەندانە لە کەرتی تایبەت کار نەکەن بێنەوە ناو کەرتە حکومیەکان ئەو کاتە خزمەتگوزاری لە ڕووی پەرستاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشترە بێت. لەبەرەوە حکومەت دەتوانێت ئەمانە ڕێک بکاتەوە. ناکرێت کەسێک 10 ساڵە پەیمانگایان کۆلیجی تەواو کردووە دانەمەزرێ بەڵام کەسێکیش کە موچەی هەیە لە 3 شوێن کار بکەن. ئێمە زۆر خەڵکمانەیە پزیشک و کارمەند لە چەند شوێنە کارەکەن. یعنی پێویستە ئەمانە ڕێک بخرێتەوە بۆی هەلی کار زیاتر بڕەخسێنی و خزمەتگوزاری تەندروستی لە نەخۆشخانەکان باشتر بکرێت. دکتۆر باسی بێدەکانی نەخۆشخانەت کرد.
ئێستا لە هەرێمی کوردستاندا بێتەکانی تایبەت بە عینایە یان بڵێ چاودێری چڕ لە چه قۆناغێکدایە لە ڕابردووە زۆر گلەی ئەوە هەبوو کەیانوت چاودێری چڕ نیە خۆ بێدەکان کەمن ئێستاش هەروایە یاخود گۆڕانکاری بەسەرات بەداخەوە ئێستا گەورەترین کێشە من باسی سلێمانی بکەم بە دڵنیایەوە لە هەولێر و شارەکانی تریش وایە نەبوونی بەشی چاودێری چڕە ئێمە لە شاری سلێمانی چاودێری چڕ لە نەخۆشخانە حکوومیەکان هەمووی ناگاتە سی بێدی چاودێری چڕ کە ئەمە بەڕاستی بارگرانیەکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردو ئێمە ڕۆژانە تەلەفۆنمان بۆ کرێکە هاوڵاتی هەیە پێویستی بە چاودێری چڕە ڕووداوی هاتچۆیە ڕوودا نەخۆشی ترە مەجبورە کە لە نەخۆشخانە حکوومیەکان تۆ ئەو سیبێدەی باسی یەکەم ئێمە بۆ سلێمانی و چواردەورێتی لە نەخۆشخانەکانی دەرەوە بەشی چاودێری چڕ هەربوونی نییە نەخێر چاودێری چڕ سۆربەی بوونی نییە. دکتۆر ئەم گرفتەی کە باسیەکەی لە بێدەکانی چاودێری چڕە گرفتەکە لە کەمی پێداویستی پزیشکەکان و لە بێدەکانە یاخود لە سەرچاوە مرۆیەکەی و لە کارمەند و پزیشکی پسپۆر بە بوارەکەیە هۆکارەکەی چەند هۆکارێکە گرفتەکان توانم بڵێم لە دەرەوەی شارەکانەوە کارمەند و پزیشکی تایبەتمەند بە چاودێری چڕ زۆر کەمە ئەو پزیشکانە کە پێڵم پزیشکی عینایە یان چاودێری ورد لە ناو شارەکانی ژمارەیان کەمە ئێمە هەر لە نەخۆشخانەکەی خۆمان ئێمە نزیکەی حەوت پزیشکمانەیە کە ئەمانە هەر فریای نەشتەرگەریەکانەکەون فریایەوە ناکەون لە بەش چاودێری چڕ دەوام بکەن یەکەمیان نەبوونی پزیشکی تایبەتمەندە بۆ بوارە دووەم نەبوونی ئامێری پێویستە سێم کەمی میزانیە لە چاودێری چڕە ئەگەر من باسی کەم وەکو لە نەخۆشخانەکەی خۆمانەوە باسی بکەم هەر نەخۆشێکە لە بەشی چاودێری چڕ داخڵە کرێت لە ماوەی 24 کاتژمێرە نزیکەی $300 200 بۆ $300 پێویستی بە دابینکردنی دەرمان و پێداویستیە لەبەرەوە پێویستە بودجەیەکی زیاتری بۆ دابین بکرێت بۆی ئەو کێشانە چارەسەر بکەین لەگەڵ ئەوەیە پەرستیاری پێویست ئەوانەی کە پەرستیاری بەشی چاودێری وردن هەر ژمارەیان کەمە لە نەخۆشانەکان بەڵام کێشەیەک تر هەیە تۆ ڕاستە بێ ژمارەی ئەم بێدانە لە نەخۆشخانە حکوومیەکان زیاد بکرێت بەڵام کێشەکەی ترەوەیە کە لە نەخۆشخانە تایبەتیەکان ئەم بارودۆخەی نەخۆشخانە گشتیەکان نەبوونی بێت ئیستیغلال کراوە بەڕاستی یعنی وای لێ هاتووە زۆر لە هەندێک نەخۆشخانە مانەوەی نەخۆشێک لە ماوەی 24 کاتژمێر نزیکەی 2 ملیۆن دینار زیاترە یعنی ئەمەش بەڕاستی کەمترینیان لە ملیۆنێکە یعنی نەخۆشێک کە لە نەخۆشخانەیەکی تایبەت لە بەشی چاودێری چڕ داخڵەکرێ شەو ڕۆژێک گەبێت نزیکەی 1 ملیۆن دینار بدات کە ئەمە بەڕاستی هاوڵاتی ناتوانێت ئێمە زۆر جار هاوڵاتی تەلەفۆنەکەڵێ من 3 ڕۆژ توانیومە پارە بم یعنی هاوڵاتیە کە کارمەندێکی حکومەتە موچەکەی خۆی 800,000 تووشی کارەساتێک تووشی ڕووداوێکی ئاوا ببێ چۆن نتوانێت لە بەش چاودێری چڕ بمێنێتەوە یعنی بەڕاستیە بێ ئەم کێشەیە منەوە بەڕێستان باستان کرد کێشەیەکی زۆر گەورەیە ئێمە زۆرمان پێ ناخۆشەکە لە کەرتە حکوومیەکان لە نەخۆشخانەکانی خۆمان ناتوانین چارەسەری بکەین بەڕاستیە بێ وەزارەی تەندروستی هەر بۆیش زۆر جار هاوڵاتیان پەنادەبەنە بەرکەتی لەو بوارەیە کە بە ناچاری پەنابە بەڵام لە بوارەکانی تر منویستم باسی بکەم ئەوەی ئەمەوێ بیڵێم بەڕاستی هاوڵاتی شەبێ و شاری تەندروستی باش بێ باشە دکتۆر لە کۆتاییە ڕێنماییەکان یاخود ڕێگە چارەکان هەڵەگرین بۆ بەڕێزت کاماژێ پێ بدەیت گرافیکێکی ترمان ماوە کە لەسەر چارەسەری نەخۆشی شێرپەنجەیە گەر هاوکارانم گرافیکەکەمان بنێ چارەسەری نەخۆشی شێرپەنجە بۆ یەک نەخۆش مانگانە 1 تا 15 ملیۆن دیناری تێچۆکێتی کۆی گشتی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 50 ملیار دینارە دکتۆر ئەلبەت ئامارەکان زۆرە تایبەت بە نەخۆشی شێرپەنجە تێچۆکانی زۆرە کە دەڵێت تێچوو یەک نەخۆش ماگانە 15 ملیۆن دینار باشە ئەو خزمەت گوزاریانە چین کە پێشکەش بە توشبوانی نەخۆشانی شێرپەنجە دەکرێت و تێچۆکەی هێندە زۆرە نەخۆشی شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانەی کە بەڕاستی
هەر لە ڕووی تەشخیصکردنەوە دیاریکردنی نەخۆشیەکە و داخڵبوونی نەخۆش و دوای ئەوە چارەسەرەکانی تێچوویەکی زۆری هەیە. کەواتە کۆی پرۆسەکە لە وەرگرت لە دەستنیشانکردن هەتا چارەسەرکە یان تا کۆتایی لە ئەستۆی حکومەتە لە ئەستۆی حکومەت بۆی هێندە تێچۆکەی زۆرە. ئێستا توانم بڵێم ئەویش کێشە دروست بووە لەبەر نەبوونی پێشتر زۆر باش بوو خۆتان نەزان نەخۆشخانەی هیوا یەکێک بوو لە باشترین نەخۆشخانەکانی هەموو عێراق نە کەرێمی کوردستان بەڵام ئەوانش کە بینن بەداخەوەکە کێشەی کەمی دەرمانیان هەیە ئێستا ناتوانن بەهۆی ئەو قەیرانەی بەڕاستی کە دروست بووە ناتوانن دەرمان و پێداویستی دابین بکەن بۆ نەخۆشایان بەڵام ئەم تێچووە بەڕاستی شێرپەنجە خۆی نەخۆشێکی کوشندەیە خۆمان نەزانین پێویستە زوو دەستنیشان بکرێت گرنگترین شەدەوەیە کە پێش ئەوەی خەڵک تووشی نەخۆشیەکە بێتەوە بتوانین نەخۆشیەکە دەستنیشان بکەیت ئەگەر زوو نەخۆشیەکە دەستنیشان بکرێت بە دڵنیایەوە ئەو بڕەپارەی پێویست نابێت ئێمە زۆر جۆری شێرپەنجە هەیە کە زوو دەستنیشانەکرێت پێشەوەی نەخۆشیەکە بڵاو بێتەوە پێویستی بۆ بڕەپارە زۆرە نییە بەڵام کە نەخۆشیەکە گەیشتە قۆناغێک کە نەخۆشیەکە تەشەنەی کردووە بڵاو بۆتەوە بە دڵنیایەوە لەوە زیاتری پێویستە دوای ئەوە زۆر جارم نەخۆشانە تێچۆکان ئەگەر باسی بکەین ئەو باسی تەشخیص و مختبەر و ئەوانەمان کرد دوای ئەوە پێویستی زۆریان پێویستی بە تیشکە تیشکی سیتیسکان و ئێمارای و دوای ئەوە پێتسکان و دوای ئەوە هەندێک نەخۆش زۆربەی نەخۆشەکان هەندێک نەخۆش پێویستی بە نەشتەرگەریە کە نەشتەرگەریەکانیش زۆر نەشتەرگەری گەورەیە دوای ئەمانە چارەسەری دەرمان بە چارەسەری کیمیاوی هەیە دەرمانی بایۆلۆجی هەیە دوای ئەوە چارەسەری تیشک هەیە کە بەداخەوە ئەمەش یەکێکە لە کێشە گەورەکان کە ئێستا لە سلێمانیە سەنتەری ژیانەوە یەکێکە لە سەنتەرە باشەکان بەڕاستی لە هەموو کوردستان بەڵام نەبوونی ئامێری پێویست تۆ بە یەک ئامێر ناتوانانی چارەسەری ئەو هەموو نەخۆشە بکەیت سەردانیانەکان ئەوانش کێشەیەکی گەورەیان هەیە کە کەمی ئامێریان هەیە نەخۆشیشیان زۆرە لەبەرەوە نەخۆشی شێرپەنجە ئەبێ نەخۆشێکی بەڕاستی تایبەتیان نەخۆش ناتوانێت سەری بۆ دابرێ 6 مانگ پزیشکەکە بۆی دیارریەکە لە ماوەی مانگێکیان 2 هەفتەیە دەست بکات بە چارەسەری تیشک بەڵام سەیرەکەی لەبەر زۆری نەخۆش سەرەی بۆ دانرێ بۆ 6 مانگ ئەمەش نەخۆشەکە تەشەنەی کرد خراپترە بێ و کاتە چارەسەرەکەش سوودی زۆر باشە دکتۆرە چینە لای راپۆرتێک لەسەر کەرتی تەندروستی و بە تایبەت لە هەڵەبجە بۆ بەرکەوتوانی چێکی کیمیایی با بزانین لە راپۆرتەکەدا چی پێ دەڵێن و چی باس دەکەن. نەخۆشخانەی چارەسەرکردنی بەرکەوتوانی چێکی کیمیاویە ئەو نەخۆشخانەیە کە دوای زیاتر لە 10 ساڵ لە تەواوبوونی بۆ هۆی تەواو نەکردنی بە پێیگرێبەستەکەی لەلایەن کۆمپانیای زاگرۆسەوە نەکرایەوە بەڵام بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە بە توانە ناوخۆیەکانی خۆیان و بە پشتیوانی ڕێکخراو نێودەوڵەتیەکان کردیانەوە دەڵێن وامان لێ هاتووە کارەکانی ڕابگرین لەبەر ئەوەی حکوومەت وەڵامی نووسراوەکانمان ناداتەوە و خزمەتگوزاریەکانی دابین ناکات. ئەم نەخۆشخانەیە تا ئێستا بەداخەوە کۆمپانیای جێبەجێکار نە ئامادەیە بێت کارەکانی تەواو بکات نە ئەم نەخۆشخانەیەش تەسلیمی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە دەکات بۆیە من دەنگمە خەون پاڵدەنگی ئەو بەرکەوتوانەی کە گلەییەکەن لەوەی کە هەندێک جار ئێمە لەوانەیە ئایتمەکان ئەو دەرمانانەی کە پێویستەکە ئەو بەرکەوتوانە بە بەردەوامی بەدەستیان بخەین و بیان دەینێ دەستمان ناکەوێت بۆ لەبەرەوەی بودجە نییە. بریندارانی چێکی کیمیاوی دەڵێن تا ئێستا لەسەر ئەرکی خۆیان دەچنە دەرەوەی وڵات و چارەسەر وەردەگرن لەبەر ئەوەی نەخۆشخانەکە کەرەستە و ئامێری پێویستی تێدا نیە و گرێبەستەکەشی وەکو خۆی جێبەجێ نەکراوە. داواکارین لە حکوومەتی هەیە بودجەیەکی تایبەت تەرخانکە بۆ چارەسەری بەرکەوتوانی چێکی کیمیاوی ناکرێت هەموو ساڵێک کە بودجەیەکی تایبەت نەوێت بۆ چارەسەری بەرکەوتوانی چێکی کیمیاوی و دەستکەیت و گیرفانی خەڵکە لە گیرفانی خەڵک بێیت و بۆ چارەسەر کێشەی سیەکانم هەیە کێشەی چاومەیە کێشەی پێسمێ و کێشەی دەرونیشمە وەڵام معاناتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا بەداخەوە کێشە و گرفتەکانیشمان لە ڕووی چارەسەرکردنەوە بەمان شێوە ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێت و گرنگی پێدانمان لەلایەن تەندروستی و لەلایەن حکوومەتەوە کەمتر دەبێتەوە.
لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە 570 هاوڵاتی بە کاریگەریەکانی چەکی کیمیاوی گیانیان لەدەستداوە. لە ئێستادا 64 برینداری چەکی کیمیاویش چاوەڕێ دەکەن کە زەرعی گرێنەی چاویان بۆ ئەنجام بدرێت، بەڵام بودجەکەیان لەلایەن حکوومەتەوە ڕاگیراوە. ئەمەش لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو نەخۆشخانەکەی خۆشیاندا بودجەی پێویستیان بۆ سەرف ناکات تاوەکو لە هەڵەبجەوە چارەسەر وەربگرن. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە. بەڵێ دکتۆرەوە بۆچوون و تێڕوانینی بەرکەوتوانی چەکی کیمیایی بوو لە هەڵەبجە لەسەر کەرتی تەندروستی ئەمجارە دەچینە لای لێدوانی هاوڵاتیانی ڕانیە لەسەر کەرتی تەندروستی بزین ئەوان چیمان پێ دەڵێن. ئەگەر بە شێوەیەکی زۆر گشتی باسی بکەین ئەو باشە نییە، یعنی لە ئاستی پێویستدا نییە. بەڵام ئەم سنتەرێکە ئێستا ئەمڕۆ ئێمە لێرە قسە دەکەین، ئەم سنتەری گورچی لێ بەڕاستی ئاستێکی باشیان هەیە، هەم کارمەندەکان زۆر بەڕێز و محتەرەمن لەگەڵ نەخۆشەکانەوە لە ئاستی ئەدان زۆر ڕازین، بەڵام لەگەڵەوەشدا کەم و کورتی هەیە هەندێک جار زۆری دەرمانەکانمان کەم دەبێت یان نابێت و دکتۆرێکی تایبەت نییە بێ هەفتانە بەلایانی کەمەوە هەفتەی ڕۆژێک سەردانی نەخۆشەکان بکات. وڵایە و خزمەتگوزاریانە ڕەنگە کەموکوریان تێدا هەبێت، پێویستە زیاتر بکرێن، بەڵام ئەو ناوەندێک کە لێ دەکراوەتەوە ناوەندێکە دەتوانین وڵین خزمەتێکی زۆر بە نەخۆشەکان ئێرە دەکات، لە قەدەر توانێت خۆیان خزمەتیان کردو و زیاتریش کارمەندەکان خزمەتی زیاتر دەکەن. ڕاستی بەس ڕەنگە لە ڕووی ئەجیزە و لە ڕووی دکتۆر و هەندێ شوێنی تاقییان بڵێن ژیازی پێشکەوتو بۆ فاسی نەخۆشەکان بۆ چنگەوانە کورچی لێە پێویستیان لاانێ بە تاقیگە پێشکەوتوتر هەبێ بۆ دەرخستنێن دەکەم و کوڕیان. لە کەرتی تەندروستی بەحام بڵێ باشە زۆر باش نییە، بەڵام وەکو ئەو خەستخانەیە هاوکاری هاوڵاتیان کرد بە تایبەتی دکتۆرەکان، یعنی درێغیان نەکردووە. وەڵا ڕازی نین، زۆر ڕازی نین، بەس ئێمە ئێستا لە تەختەقۆ دین، ڕێمان تقریبان ساعت چارەگە ساعت و 20 دقیقە دێنە ڕانێ بۆ غەستی گوچی لە بۆ باوکەم ئاگا لە کۆێر لەو بینە کۆێ ماوەتەوە، لەو کۆێش هەبی باشە لۆ ئێمە. من ئێستا عیلاجم نشار نییە لێرە تیدە بکری لە دەرێ پێشتا دوری کەسدا بین بکرێ، ینی ڕۆژکە هاتم دکتۆر هەستاوە دوگە پێڕای ناگەم، یعنی پێ دکتۆر زیاد بکرێ بۆ ئەو حاڵەتە ئەش بژێتان نەخوایان کە ینی ئەلحەمدوللە باشە کەم تەرخەمیان نەکردووە. ئێستا لە 3 شڕۆبی من توانیمە 1 شڕوب بەڕێرم ئەوکانیکەم لە دەرەوەیە، ینی بەس عنی خۆی ئەم پەتایەوە یەکجار خەڵکێکی زۆر سەردانی نەخۆشخانەکە کراوە، یەک دۆدی زۆریان لەسرە بە حەقەت، ینی تەماشاکەین ئیزدعامێکی زۆر هەیە، قەڵباڵێکی زۆر هەیە لە نەخۆشخانەیە بۆی ئەم پەتایەوە بە حەقەت. خزمەتەکان لە گوێرەی نەخۆشەکان زۆر باشن، بەڕاستی کارمەندەکان هەمویان زۆر بەڕێزن، کارمەندی چاکن، کارمەندەکان بەبێ ماندووبوون خزمەتی نەخۆشەکان دەکەن، بەڵام لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە داواکاریەکمان هەیە، ئێمە چەند نەخۆشێکین لە تەختەق لە کۆیە دێن بۆ ئەم سنتەرە لۆدێکی زۆری لەسرە، داواکارین لە ڕێگای کەناڵەکەی ئێوە سنتەر لە کۆێش بکرێتەوە، هەیە هەموو پێداویستەکانشەیە، بەڵام کارمەندەکان کە ئیشیان پێ نەکردو لەوێ نەکراوەتەوە، داواتتان لێ دەکەین ئەو سنتەرەمان بۆ بکەنەوە لە کۆیە. بەڵێ دکتۆر ئەوش کە بینیمان لە دوانی هاوڵاتیان بوو لە ڕانیا هەڵبەت لە کۆی قسەکانیان ڕەنگە بڵین بەشێکی زۆریان گلەیان هەبوورەکەتی تەندروستی و ناڕازی بوون، بە تایبەت بەرکەوتوانی چەکی کیمیایی کە گلەیان هەبوو لەسەر خراپی بارودۆخیان 64 برینداریان چاوەڕی چاندنی گلێنەی چاویان دەکرد. دکتۆر ئەم 64 کەسە ئەم 64 نەخۆشە کە ئەڵێ بودجەکەیان بۆ تەرخان نەکراوە، بودجەکە لەبەر تێچوونی یا بڵێ زۆری تێچوونەکەیەتی یاخود کەم تەرخەمێکەیە؟ وڵا بەداخەوە بەڕاستی ینی ئەوەی کە بیستین ینی دابینکردنی بودجە بۆ 64 نەخۆش بڕێکیەوەنە زۆر نییە. نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی بەڕاستی بەڕاستی ئەمە بۆ
حکوومەتی هەرێم پێویستە خۆمان نەزانین هەڵەبجە کارەساتی هەڵەبجەیەکێک بوو لەو کارەساتانەی کە هەموو کوردی بە دنیا ناساند لەبەرەوە معقول نییە تۆ نەتوانی تێچووی نەشتەرگەری بۆ 64 نەخۆش دابین بکەی بەڕاستی من نازانم هۆکارەکەی چێ هۆکارەکانی ترەوەی کە گلەییان هەیە ڕاستە بەگشتی لە هەموو شوێنەکان لە دەرەوەی شارۆکو باسم کرد لە نەخۆشخانەکانی دەرەوە نەبوونی پزیشکە نەبوونی کارمەندی تەندروستیە لەبەرەوەی خۆتان نەزان دامەزراندنی کارمەندی تەندروستی نییە و پزیشکی ژمارەیان کەمە بەڕاستی پزیشکی گشتی پزیشکە پسپۆرانەی کە پێویستە لەو شوێنانە کار بکەن هەندێک پسپۆڕیمان کەمە ئێمە ئەوەی لە کۆی ئەوانە باسکرا بەڕاستی بەداخەوە لە کۆیە سنتەری گوچی لی دەستکرد نەبێ هاوڵاتیەک لێەوە ڕووکاتەڕانیە یا بڕوا بۆ هەولێر و سلێمانی زۆر ناخۆشە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێم بەڕاستی ئەوە نەقورسیژ نییە ئەوەی باسمان کرە گەڕێنەوە بۆ سەرەتای قسەکانمان ئەگەر حکوومەتی هەرێم کەرتی تایبەت و گشتی جیا بکاتەوە سیستەمێکی تەندروستی باشی هەبێ و بیمەی تەندروستی هەبێ بۆ هاوڵاتیان ئەتوانرێت لە هەموو شوێنێک خزمەتگوزاری تەندروستی دابین بکرێت ئێمە ئێستا لە دەرەوەی شار تەنانەت حاڵەتە فریاکەوتنەکانیش ئێمە تا ئێستا فریاکەوتنی باش نییە لە نەخۆشخانەکانی دەرەوە ستا لە کەلار لە نەخۆشخانەکانی دەرەوە لە دکتۆر باسی فریاکەوتنە کرد زۆر جار گلەی هاوڵاتیان لە یەکەم هەنگاوی یاخود لە یەکەم سەردانکردنی بۆ بەشی فریاکەوتن کاتێکە نەخۆشە بێت یاخود ڕووداوێکی بەسەرادێت کە سەردانی نەخۆشخانە دەکات بە تایبەت لە دوای 12 شەو هەتا هەشتی بەیانی یەکەم گلەی هاوڵاتیان لەوە دەست پێ دەکات لە کاتێک سەردانی نەخۆشخانە دەکەم کارمەند و پزیشکان وەکو پێویست نان بەدەم نەخۆشەکانەوە ئەمە هەڵە تێگەیشتە یاخود هەر بەڕاستی وایە بەڵێ ئەتوانم بڵێم دوولایەنەیە ئێمە ویستم پێشتر باسی هۆشیاری تەندروستی بکەین خەڵکی ئێمە بەداخەوە هۆشیاری تەندروستیمان زۆر خراپە نەخۆش تەنانەت کە سەردانی کلینیکی تایبەتی پزیشکەکە خۆی داوای پشکنینەکە خۆی داوای ئەوەکە ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە یعنی ئەمە نازانێت تێچووی تێچۆکە لەسەر خۆیە بێ لەبەرەوە هاوڵاتی پێویستە گوێ لە پزیشکەکان بگرن من ئەتوانم بڵێم ئێمە فریاکەوتنەکان لە شاری سلێمانی ئەمە لە نەخۆشخانەی شۆڕش یەکێکە لە باشترین فریاکەوتنەکان و کارمەندی باشیشمانەیە و کارمەندیش دابین کراوە پزیشک بەردەوام هەیە بەڵام زۆر جار فریاکەوتن لە کاتژمێریەکەوە بۆ تەنها حاڵەتی کتوپڕە ئەبێ نەخۆش تێبگا هەندێک نەخۆش کە سەردانی فریاکەوتنەکە حاڵەتێکی بەسیتی هەیە قاچیەشێ پشتیەشەیان ئازاری کەمیسکی هەیە بەس دکتۆرگە حاڵەتێک کتوپڕ نەبێت دوای 12 ئێمە کێشەی گەورەی ئێمە لە هەموو فریاکەوتنەکان کێشە ئەوەیە هاوڵەتی بۆ حاڵەتی کتوپڕ نایە زۆربەی حاڵەتی کتوپڕ نییە نەخۆش زۆر جار هاتووەڵە 1 ساڵە سەرێشەم هەیە چۆتە لای پزیشکەکە یان ساڵێکە ناوسکم مێشێ ئازارم هەیە چێتە لای پزیشکەکە کە پزیشکەکە خۆ دەزانی حاڵەتی کتوپڕمان هەیە لە هەمان کاتە من ئەمە شتێک حاڵەتە کتوپڕەکە پزیشکەکە دیاریەکە سەرەتا چ نەخۆشێک پێویستی بە چارەسەرە نەخۆشی ئێمە کە حاڵەتی کتوپڕی نییە لەو جار لاوە زۆر جار حادیسەیە کاتووە ڕووداوێکی هاتشۆ هاتووە نەخۆشەکە لە مردنایە ئەبێ هەموو پزیشک و کارمەندەکان هەوڵی ئەوە بدەن ئەو نەخۆشە ڕزگار بکەن بەڵام ئەوان گلەییەکەن زۆر بە کوردی کاتمان هیچ نەماوە ئەگەر بکرێ هەنگاوەکان پێویستە چی بکرێت ڕێگە چارەکان پێویستە چی بکرێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی تەندروستیەگە بە کورتی بێسڵ بە کورتی یەکەم پێویستە سیستەمی تەندروستی جیا بکرێتەوە کەرتی تایبەت و گشتی جا بکرێتەوە دووەم پێویستە بیمەی تەندروستی دابین بکرێت بۆ هەموو هاوڵاتیەک سێم پێویستە کارمەند و پزیشکی تەندروستی و بینای نەخۆشخانە لە هەموو شار و شارۆچکەکان هەبێت بۆ ئەوی بتوانن خزمەتێکی باشی هاوڵاتیان دەستەکانە خۆش بێ دکتۆر چالاک زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ دکتۆر چالاک قادر کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی شۆڕشن سپاس بۆی کە لە بەرنامەدا لەگەڵێمەدا ئامادەم و سپاس بۆ ئێوەشکە تا ئێستا بینەرمان بن هەمیشە لەش ساخ و تەندروست بن هیچ کات پێویستان بە نەخۆشخانە نەبێت کاتێکی خۆش بۆیە خواتان لەگەڵ